ئەم گرێ بەخۆیەوە پڕ بە هەموو سیەکانی هەناسەی کوڵ هەڵئەکێشێ بەسەر شانمە فرمێسکی بەختیاری هەڕێژێ ئەڵێ چرام ئەم بۆنەت بۆ سەربەرزی من لە خۆت داوە بەرگەکەت لە قوتابخانەی چەوسانەوەدا دراوە ئەڵێ چرام ئەم بۆنەت بۆ سەربەرزی من لە خۆت داوە بەرگەکەت لە قوتابخانەی چەوسانەوەدا دراوە ئەوە گوڵە بەڕووتەوە یان ڕەشاوە ماچم ئەکات ماچی یەکەم هەموو ڕەشی ماندووبوونمان بە ڕوومەتی دڵمانەوە جێئێمێنێ لە ئاوێنەی سبەینێدا کاتێ ڕووی خۆمان ئەبینین پڕ بە گەردوون پێ ئەکەنین ئەڵمانیاوە کرێکاران زەحمەت کێشان بەرژوازی لە سەرتاسەری جیهاندا مەرجی کۆمۆنیزم لێ ئەدات لەگەڵ ئەوەشدا ئەوەتە زیاتر لە 2,600,000 لە کرێکارانی ئەڵمانیا مانیان گرتووە بە بۆنەی یەکی ئارەوە بە بەرزکردنەوەی داخوازیەکانیان بەڕووی سەرمایەداریدا ئەمڕۆژ کرێکارانی نەخۆشخانەکانی ئەڵمانیا مانیان گرت بۆ پشتیوانیکردن لەوان کە نزیکەی 100,000 کەس دەبن بژی یەکی ئاەت ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینایەتیمان ئیتر سوە بەخێراتنتان دەکەین ئاشکرایە هەموو چین و توێژێک لە سەرتاسەری جیهاندا ڕۆژێکی تایبەتی خۆی هەیە جا چینی کرێکاریش ئاشکرایە یەشی ئایاری هەیە جا بەخێراتنتان دەکەین دووبارە ئاشکرایە ئێمەی کرێکارانی عێراق ساڵانێکە لەسەر دەمی حەزبی بەعسی فاشیدا دووچاری چەندان چەوسانەوە و ڕەشەکوژی و ستەم بوون هەر ئێستاش کە دەسەڵاتی ڕەشی بەعس نەماوە کوردستان ئازادە هەر ئێستاش کە کرێکاران لە کوردستاندا دەسەڵاتی حەزبی بەعسە بەسەرەوە نەماوە باشتر وایە ئەو قانونکارەی کە ڕژێمی بەعسی سەرمایە سەپاندبووی بەسەریاندا هەر ئێستا نەیەڵ و قانونکارێکی کرێکاری دیموکراتیانە لە جێە بچەسپێنن جا ئێمەش وەکو ئەم دەستەیە بڕیارمان داوە ئەم ئاهەنگە بژێڕین و تیایدا یادی ڕۆژی یەکی ئایار بکەینەوە دێ جا ئێوە ئەم وتارە کرێکاران زەحمەت کێشان ئەگەر بێت وردبینانە چاوێک بە ڕووداوەکانی ئەم چەند ساڵە لەسەر تاسەری دنیادا بخشێنین ئەوە لە کۆمەڵێک ڕووداوی ناخۆش و نارەبار بەولاوە هیچ شتێکی تر نایەتە بەرچاومان کە ئەنجامەکەی هەر بە دژی ئێمەشکاوەتەوە هەر لە داگیرکردنی کوێت لەلایەن سوپای داگیرکەری ڕژێمی بەعس هەر لە هاتنی لەشکری هاوپەیمانەکان و ڕاگەاندنی جەنگ لە نێوان ئەم دوو هێزە نابەرابەرەدا و خوڵقاندنی جەنگەڵستانێک کە بە مەرگی زیاتر لە 200,000 ئینسان و کاولکردنی بنیادی ئابووری عێراق و کۆتایی هات تا دەگاتە هەڵسان و ڕاپەڕینی خەڵکی سەرکێشی عێراق دژ بەم هەموو بەزمەینەتیە و دژ بە برسێتی و گرانی و جەنگ و بێکاری دژ بە سیاسەتێک تا دەگاتە هەڵسان و ڕاپەڕینی خەڵکی سەرکێشی عێراق و دژ بەم هەموو بەزمەینەتیە و دژ بە سیاسەتێک کە تیایدا ژیان یەک پارچە بوو بە پولەمەرجی و وڵات یەک پارچە بوو بە سەربازگێک ئینسانەکانی ناویشی کرد بۆ داردەستێک بۆ جێبەجێکردنی مەرانە ژەهراویەکانی تا دەگاتە سەرپشتی وەحشانەی خەڵکی ناڕازی عێراق چ لە باشوور و چ لە کوردستان لەلایەن هێزەکانی ڕژێمی بەعسی سەرمایەداریەوە و نەبێت ئەم قەتڵگایی کە ئیمپریالیزمی ئەمریکا و هاوپەیمانەکانی دژ بە عێراق سازیاندا یەکەم قەتڵگا و دووە قەتڵگایان بێت یان دژ بە ڕژێمی بەعسی فاشی بێت بێوێ سەدام لە کۆڵ کاتەوە گەلانی عێراقی ڕزگاریان بێت لێی نەخێر هاوزەمان لەگەڵ ئەم مەرگە ساتە
دەیان دۆزەخ و بگرە زیاتریشیان لەم دنیادا ئامادە کردووە و بەڕێوەیە بۆ هەڵقرچاندنی ئێسک و پرووسکی کرێکاران و زەحمەتکێشان لەسەر تاسەری ئەم ژیانەدا ئەمەی کە هاوپەیمانەکان لەشکر دێنە ناوچەی کەنداوە و دۆزەخدا دەگرتن بەشێکی هەرە زەقی وەڵامە وەحشەتناکەکانێتی بۆ ئەزمەیەی کە لە دنیادا تووشی هاتوون ئەزمەیەک یەخەی پێگرتوون کە ئیتر پێویست بەوە دەکات بنکە سەربازیەکانیان بە دنیادا بڵاو بکەنە و هەڕەشەی هێرشی وەحشیانە لە هەر بزوتنەوەیەکی کرێکاری و پێشکەوت و خوازیانەی پێ بەئەنجام بکێنن کرێکارانی تێکۆشە دەکری و بەرەی جەنگ و ئاوارەی و سەرلێشەواوی بووە دەستەنگتر بووین سەرڕای لە دەستدانی چەندان گیانی ئازیزان و خۆشەویستانمان ڕۆژانە برسێتی و نەخۆشی هەڕەشە لە گیانی ماڵ و منداڵانمان دەکات تاکە دەستکەوتێک کە بەدەستمانێناوە نەمانی دەسەڵاتی ڕژێمی بەعسە لە بەشێکی عێراق کە ئەویش کوردستانە هەر خودی ئەم دەستکەوتەش زیاتر تووشی نەهامەتی کردوین لە ئێستادا ئاشکرایە نەبوونی سوتەمەنی و کەرەسەی خۆراشی دەگەڕێتەوە بۆ ئەو ئابڵوقەی کە ڕژەم بەهۆی کشانەوەی هێزەکانی بەسەریدا سەپەندوین بەسەر کرێکارانی کوردستاندا بەڵام هاوزەمان لەگەڵ ئابڵوقەکەی ڕژەمدا بەستەڵەکی ترس و پەرتەوازەی تواوەتەوە و چینی کرێکار لە هەنگاودایە بۆ بەرەو پێشچوونی بزوتنەوەکەی هەر لە پێشێنانی کۆڕ و کۆبوونەوەی خۆی و بەرزکردنەوەی داواکاری ئابوووریەکانی تا دەگاتە بەرپەشدانەوەی سیاسەتێک کە کەوتەکانی ڕژەم لە کوردستاندا جێبەجێ دەکەن ئەمە معنای ئەوە نییە باری ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئیتر باش بووە نەخێر چونکە تا ئێستاش قانونێک حاکمە سەر تا پایدار ڕێژراوی ڕژێمی بەعسە و دژ بە کرێکار و لە قازانجی سەرمایەداراندا قانونکارێک بەرکەماڵەکە درێژکردنەوەی ماوەی کاری لە دەستوردایە بۆ 12 و 14 ساعات کار لە ڕۆژێکدا و ڕۆژانە بە بیان و جۆرە و جۆر هێرش دەکاتە سەر دەستفرۆشان و ئێهانە بە کەرامەتیان دەکات و قانونکارێک کە ئاسایشی خەڵکی لە مەترسیدایە و ڕۆژانە ئافرەت بە بیانووی ناپەسەندی جۆرە و جۆر و خەڵتانی خوێن دەکەن قانونکارێک حاکمە کە ڕۆژانە ژیانی منداڵانی زەحمەتکێشان لە مەترسیدایە و بچووکترین ئاسی تەندروستیان بۆ دابین نەکراوە و مەرگە ڕەشەیان لێ دەکات ئەمانە و بگرێ و دەیان و سەدان گیر و گرفت کە لە هەموو ئان و ساتێکدا بەرەو ڕوومان دەبێتەوە و هەڕەشە لە بوونمان دەکات باشە بۆ ئەبێت مەرگ هەڕەشە لە ئێمە کرێکار بکات تەواوی سەرۆت و سامانێک بەرهەم دێت بەری ڕەنجی شانی ئێمە و هەر لە دەرمان و خانوو و توندوێل تا دەگاتە پێشکەوتوترین بەرهەمەکان ئەیچینی وەرجوازی حازرخۆری ئیژنەکەر بۆەوە مەرگ هەڕەشە لێ ناکات دووچاری ئەو گیر و گرفتانە نابێت کە ئێمە ڕۆژانە بەدەستیەوە دەناڵێن وەکەی ئاشکرایە ئەو خاوەنی کارگە و کارخانە و خاوەنی حیزب و ڕێکخراوە حکوومەت و سوپا و پەرلەمانی خۆیەتی کە بەدڵ بەرگری لێ دەکات و لە خزمەتیدایە ئەی ئێمە چی لە خزمەتماندایە ڕوون و ئاشکرایە کڵۆلی و بێدەرەتانی و مەرگ ئەم ژیانەوە ناگوزارێت ئەگەر بێت و ئێمە کرێکار یەکگرتوو بین ڕێکخراو بین لە کۆڕ و کۆبوونەوەی خۆماندا و هێزێک پەیدا دەکەین کە هەڕەشە لە بوونی سەرمایەدارانیش دەکات هەر لە ڕێ ئەو هێزەشەوە تەواوی ئەو یاسایانە دژ بە کرێکارە هەڵبۆشێتەوە و یاسای کارێکی کرێکاری لە شوێنیدا داڕێژین لە بەرژەوەندی کرێکاران دابێت و کرێکاران خۆیان دایڕێژن بەسەر بۆرژەوازی دابیسەپێنن قانونێک کە بەرگری لە مافی ڕەوای کرێکاران دەکات و نایەڵێت ببن بە دادەست بەدەست بۆرژەوازیەوە چۆنیان بوێت برسیان بکەن و بە کوشتیان بدەن قانونکارێک کە پاڵپشتی کرێکار بێت لە داهاتوودا و بۆ خۆشکردنی زەمینەی بەڕێوەبردنی کۆمەڵگە بەرەو سۆشیالیزم کە ئینسان تیایدا ئازادە لە هەموو کۆتوبەندێکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری فەرهەنگی یەکسانە لە هەموو ڕوێکەوە ئیتر هەر سەرکەوتوو بن ئەگەر ئێمە لە ئاستی یەکتریا پاک بین هەوڵدەری ئامانجی ڕووناک بین هەزار کۆسپی وەک ئاغای تەماحکار خۆی ناگرێ لە بەرمستی کرێکار ئێمەی کرێکاران بە هەموو شێوەیەک حیسار اقتصادی بۆ سەر عێراق و بۆ سەر کوردستان محکوم دەکەین ئێستاش
ئەم هاوڕێیە چەند وتەیەکی هەیە بە ئێوەی کرێکار و زەحمەتکێش و ئامادەبووی ڕاگەین با فەرموو. کرێکاران زەحمەتکێشان پێشەکەی بە بۆنەی ڕۆژی یەکی ئایارەوە ڕۆژی جیهانی چینی کرێکارەوە پیرۆزبایی گەرم لە خۆمان و لە ئێوەی ئازیز و گشت کرێکارانی جیهانەکەین. لە ڕاستیە من وەکو کەسێک وەکو نوێنەرێکی مەراسیمی کۆمیتەی بەرپاکردنی سەرتاسەری ئاگادارتان دەکەم کە بەیانی سەعات دوونی پاژنیوەڕۆ لە گەڕەکی خانوەکانی مەعمەلی شەکرەکە مەراسمی سەرتاسەری بەرپاکرێت کە کرێکارانی گشت دایرە و کارگە و گەڕەکان بەشداری تیاکەن. داواتان لێ یەکەم کە ئێوە لەو مەراسیمەیە بەشداری بکەن چ داخوازیەکان هەیە لەوێ داخوازیەکان بەرزکەنەوانەیە بیکەنە قەتعنامەیەک بەڕووی بۆرژوازیدا. ئیتر سپاس. مناڵان تکایە بێدەنگی تکایە ئەو ئاڵانەی بەدەستیشتانەوێ داینێ ئێرە جێگەی ئەوە نییە بەخۆر بە شادمانم بە یەکێتی بە بۆنەی جەژنی کرێکارانەوە پیرۆزباییشی گەرم پێشکەش بە کرێکارانی جیهان و کوردستان دەکەم. سڵاوێک کە لە کاتی ئاوارەیەدا لێمانباری پتەوتر بێت لە ڕیزەکانی گەل. هاوڕێتان کوێستان حسێن. بۆ دەستەی ڕێکخستنی جەژنی یەکی ئایار لە گەڕەکی چوارباغ بە بۆنەی جەژنی یەکی ئایارەوە پیرۆزبایی لە خۆمان و لە ئێوە و گشت کرێکاران و زەحمەتکێشان دەکەین و هاوپشتی و هاوخەباتی خۆمان بۆ بەدیهێنانی داخوازی ڕەواکانمان ڕادەگەێنی. کرێکارانی گەڕەکی شێخ مەهێدی مناڵان خانەی نەورۆزی کچانەوە گەرمترین پیرۆزباییتان لێ دەکەین بە بۆنەی جەژنی کرێکارانەوە. ئیتر شاد و سەرکەوتوو بوو. بروسکە کرێکارانی گەڕەکی چوارباغ پێمان خۆشە ئێوەی کرێکارانی گەڕەکی چوارباغ شان بەشانی کرێکارانی گەڕەکانی تر لە ڕۆژی یەکی ئایاردا ئاهەنگ دەگرن. بەرز و پیرۆز بەیەکی ئایار تاکە جەژنی چینایەتی کرێکاران دەستەی ڕێخستنی جەژنی یەکی ئایار گەڕەکی خانووی مەعمەل گەڕەکی بەختیاری گەڕەکی ئازادی گەڕەکی مەجید بەک لەلایەن هاوڕێ فواد عەبدولۆ.
بریسکە بەناوی شانەی شەهید حەمە شکرەوە پۆلی شەهید ئاکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی ئەەکەم پیرۆزبایی ئەەکەم پیرۆزبایی ئەەکەم لە ڕۆژە پرشنگدارەتان لێ دەکەین هیوادارین هەر سەرکەوتوو بن ئەندام کرد ئاکۆ ئێساش وتاری هاوڕێ ئاوات بافر هاوڕێیان کرێکاران زەحمەت جەشانی گەڕەکی چواربا ئێمە لەم ڕۆژەدا بۆیە ئەم جەژنەمان لێرە جێڕا ئەزانین کە خەڵکی کرێکار و بەشمێنەت لە هەموو سەیران و خۆشی و گەشت و گوزارێک بێبەشە و مەحرومە لە هەموو شتێ تەنها بەشی بەژمێنەتی و دەردەسەری و برسێتی هاوڕێیان ئێمە لەم ڕۆژگارەدا کاتوانین دەسەڵاتی خۆمان بە هەموو شوێک بسەپێنین کە تەنها دەسەڵاتێکی ئەتوانی خۆشگوزەرانی و بەختەوەری و یەکسانی بۆ مرۆڤایەتی دابین بکەین لێرەدا ئەبێ زۆر بە دەربەزە و زۆر بە سووربوون لەسەر ئەو خاڵانە کە ئەمانەیە خۆمان وەک قانونکارە دابینی کەین کە لەسەر حاکمانی تازە لە ناوچەکەماندا بۆ دابینکردنی ژیانێک بۆ کرێکاران کە شایستەی مرۆڤی کۆتایی سەدەی بیستەم بێ کە ئینسانێک لەم سەدەیەدا گەیشتۆدا ئەو بەڕی پێشکەوتنی تەکنەلۆژی کە چیلا ئێمە ئینسان لە برسا و لە بێنانی و لە بێدەرەدانی ئەمرێ هەروەها نەبوونی کارکردن و نەبوونی کار و بێکاری ئەڕەشە لە ژیانمانەکە و لەگەڵ ئەوەشە ئەگەر هەر کارێکە بێ ئەوە بڕابکەن بەشی هیچ شتێ ناکە تەنانەت نانەوشکەی شەویش نەبێ بۆیە لێرەدا پێویستە زۆر بە جەربەزانەوە قانونکارێکی وا دابتەبێنین کە حاکمانی تازە بۆ بەڕێینەوە بتوانن تەثبیتیکەن لە قانونی خۆیانە یەکێک لەوانە مافی ڕێکخراوبوون و مانگرتن و خۆپیشاندان و کە ئەم مافەمان لە سەردەمی ڕژێمی بەعددا بە هەموو شێوەیەک پێشێل کرابوو کە بە هیچ شێوەیەک ڕێگەی نادا کرێکاران تەنانەت لە نقابەی خۆشان بە ئارەزوی خۆیان نوێنەرانی خۆیان هەڵبژێرن کە نقابەیەکی کارتۆنی بۆ دروست کردە بوون ئێمە لەمە دوابێ لە کارگەکانە کۆمیتە و شورای کارگەییمان هەبێ پێویستە لەمە دوا مافی ڕێکخراوبوونمان هەبێ مافی مانگرتن مافی خۆپیشاندان لەسەر جادا بەرزکردنەوەی داخوازەکانمان بە هەموو شێوەیەک وەنەهێشتنی بێکاری لەسەر تاسەری وڵاتە و دابینکردنی کار بۆ هەموو کەسێک و زەمانەتی ئیجتیماعی و تەقاعودی و ئیجازەی نەخۆشی و بە هەموو شێوەیەک کرێکاران بەهرەمەند بن لە هەموو شتێکە خۆیانەوێت تەنانەت کەمکردنەوەی سەعاتکار و وەک شیعارێکی جیهانی کە بەرزەکرێتەوە لە هەفتەیەکا 30 سەعاتکار و 2 ڕۆژ پشوو یەک لەسەر یەک وە کرێ پێویست بۆ هەموو کەسێ دابین کرێ کە کرێ بەلانی کەمەوە لەسەر ئاستی گوزەران و گرانی بار و زڵوفەکە بێ یعنی لە کارگەیەکە ئەگەر بێت و کرێکارێک کار بکە ئەبێت سەیری کرێ و نرخی تازار کرێ بۆ شتومەکەکان شیلەی فڵانە شت بەچەنە ئەم بەچەنە لەسەر ئەو ئاستە کرێ دیاری کرێ نەک خاوەن کارگەکە بە ئارەزوی خۆی بێت مەنگانەیەکی کورد وەک ئەبینین لە کارگاهلەکانە خاستە بە نیسبەت ئافرەتانەوە مانگی 60 دینار 55 دینار 90 دینار ئەمەش لە کارگاهلەکان ئایبینین کە ئەو پارێ بەشی تەنانەت شەوێک ڕۆژێک ناکە کە ئەو کرێکارە سەرفیکا بۆ ماڵەوە و هەروەها حتا ژیان بەرەو سەختتر بڕوا ئەبێ ئێمەش پێ لەسەر ئەوە داگری کرێمان زیاتر بێ و زیاتر بێ و زیاتر بێ و ڕۆژ دایم ئەبێ خەباتی خۆمان بەردەوام بین هیچ نەکەنەوە وەک بافی ئافرەتانیش پێویستە ئافرەتی کرێکار لەم کۆمەلگایەدا جەسوورانە پێ لەسەر مافی خۆیدا بگرێ وەک ئیجازەی مانگانەی خۆی کە لە هەموو مانگێکا بە قانونی 3 ڕۆژی هەیە کە بەبێ هیچ بڕێنی معاشێک یا ڕۆژانەی خۆی و بەنسبەت ئەو ئافرەتانەی کە مەسەلەن ئافرەتی سکبەر ئەوە بێ پێش لە دایکبوونی مناڵەکە 2 مانگ ئیجازەی لەسەر یەک دوای ئەوە 4 مانگی بدرێتێ لە کارگەکانە حەزانە و ڕەوزە و قوتابخانە و ئەم شتانەی هەموو بۆ دابین کرێ تا ئافرەتی کرێکار توانێت ڕۆڵی خۆی هەبێ لە کۆمەلگادا بۆ بەرەو پێشبردنی کۆمەلگا و هەروەها جەسوورانە لەسەر کینی خەباتی خۆی سوور بێ کەپتانە خەباتی بخۆی بەرەو پێش بەرە و بۆ بەدیهێنانی مافڕاوەکانی خۆی
و دابینکردنی هەموو قانونکارێک وەک زەمانەتی اجتماعی تەقاعودی و دۆزینەوەی کار بۆ هەموو بێکارێک و بیمەی بێکاریش بۆ ئەوانەی کە کاریان نێو ئامادە کار بکەن. کرێکاران زەحمەت کێشانی گەڕە چوارباغ ئەم خاڵانەی کە لایرا باسمانکردن پێویستە زۆر بە جەسوورانەوە داوای بکەین لە ڕژێمی تازەیە لە حاکمانی تازە کە لە قانونکاری خۆیانە تەثبیتی کات وەک قانونێکی ئەساسی وەک قانونێک کەیتر قابلی ئەوە نەبێت سبەی ڕۆژ لێمان بسەنەوە کە گوایە ئەوانە بە خێری خۆیانیان تێ نەخێر ئێمە بە زۆر بە سەریاسە بێنین ئیتر هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بۆ ئێمە کرێکارانی دەرکرا و گشت بێکاران دەربڕن بۆ دابینکردنی کار یا بیمەی بێکاری هەر سەرکەوتوو بن بمرێ سەرمایەداری بژی سۆشیالیزم لیژنەی کاتی بۆ بەڕێوەبردنی کاری کرێکارانی بێکار لە 22/4/1992 بروسگای پیرۆزبایی بە ناوی خێزان شەهید لێر مەحموودەوە پیرۆزبایی لە کرێکاران و لەم ڕۆژە پیرۆزە دەکەین هیوادارین هەموو ساڵێک بە خۆشی ئەم یادە پیرۆزە بکەنەوە بڕوخێ سەرمایەداری بژی سۆشیالیزم. هاوڕێیانی کرێکار خەڵکی بەژمێنەتی گەڕەکی چوارباغ ئێستاش نۆبەی ئەوە هاتووە ئێوە خۆتان بێن لێرە لەم منبەرە ئازادەوە چی ئەتوانێت بێتە سەرێ لێرە قسە بکە ڕازی خۆی دڵی خۆی دەربڕێ کە لێرە چی هەیە چی گیر و گرفتی هەیە لە ناو گەڕەکەکە لە کۆمەڵگایە لە شارەکە لە سەر تاسەری وڵاتە لێرە بەو پەڕی ئازادیەوە قسەی لێ بکە ئیتر هەر لەبارەی کرێچێتیەوە بێ هەر لەبارەی گرانی ژیانەوە بێ لەبارەی برسێتیەوە بێ بێت لێرە ناوی خۆی بنووسێ بۆی بە تەسەسوڵ توانین ئەم کارە بەڕێوە بەرین ئیتر هاتنتان جێگای ڕێز و ستایشە ڕێک و پێ قسەکان بکەیت ئایان هاوڕێ ئەکرەمەوە با بفەرمێ. کرێکاران زەحمەت کێشان ئامادە بوون لە سەرەتادا پێش چوونە ناوەڕۆکی باسەکەم لەسەر کێشەی بێکاری پیرۆزبایی گەرم لە ناخەوە هەڵقوڵاوی دڵی بەهێزی کرێکاران و زەحمەت کێشان لە ئێوەی بەژمەینەت و شکۆدار دەکەم هیوام خۆشی و یەکبوونی ڕیزەکانی چینی کرێکارانە لەسەر تاپای جیهان ئامانج و ئاواتمانە. کرێکاران زەحمەت کێشان گەر سەرنجێکی ورد و درشت بدەینە مێژووی چینایەتی خۆمان دەبینین هەموو قۆناغا ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکان لەسەر تاسەری جیهاندا بۆتە هۆکاری ساهێڵدانی چەندایەتیشی تری بێکاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕابردووی کۆناغی دەرەبەگایەتی و ئێستا کۆناغی سەرمایەداراندا هەموو کات کێشمەکێشی بازاڕی سەرمایە و مەنگی ئابووری و سستی و کەڵەکەبوونی شمەکی بێ ئاماری لە پێناو قازانج و ویستی سەرمایە بۆتە هۆی ڕاوەستان و داخستنی کارگە و شوێنە بەرهەمهێنەکان و پێکە هەڵکشانی شەریکات و دەوڵەتە پابەندەکانی ئیمپریالیزم و ساختکردنەوەی بەرهەمە بێکەڵکەکانیان و لە ناوبردن و چاواشەکردنی خەڵکی بێکار بەخستنە بەرچاوی لەبار نەبووی خستە سەرکار و نەگونجانی باری ژیان و نەبوونی جێی کارکردن ئەمە لە کاتێکدا نەمان بینیوە چینی سەرمایەدار هیچ کات لەم پێک هەڵکشانانەدا زەرمەند و ناڕەحەتێکی لەخۆگرتە بێ و هەموو کات وەک بەرزەشی بانان بۆی دەرچوو و خۆشیان خاوەنی کۆڕ و مەیدانی ژیانی کۆمەڵی پرسی و نەدار و ڕەنجفرۆشیان هەر کردووەتە کورسی حەوانەوە و خاوەندە سەڵات لە سەرجەمی ژیاندا هەر ئێستای جیهانی مرۆڤایەتی دووچار و بەرەو ڕووی دەردە کۆمەڵایەتی بازاری ڕەشی بێکاری و لەسەر کار دەرکردن و بە شێوەیەکی بێشەرمانە دەبێتەوە و هەروەک ئامێرێکی سووا و بێکەڵک دەردەهاوێژێتە دەری کارگە و پەرش دەکرێنەوە بە ناو زبڵدانی شەقامی جەنجاڵ و زیندانی دادوەری یاسای سەرمایەداریدا و چەندین سەربازگە و دەستگا جاسووسی و ناپاکیان لە پێناو پایە بڵندی درێژدان بە تەمەنی خۆیاندا هەوڵ دەدات دەبێت لە ڕۆژێکی مەتنی وەک ڕۆژی یەکی ئایاردا خەڵکی بێکار و لەسەرکار دەرکرا و هاوپشت و هاوخەباتی چینی کرێکارانی جیهان بن و خواست و ماف و ئازار و کێشەکەیان لە ئاستی
خواست و ماف و کێشەکەیان لە ئاسی داوا کرێکاریەکان کەمتر نەبێ و جەمسەرگیری و داواکان لەگەڵ داوا جیهانیەکانی بێکارانی ڕێکخرا و ئامادە بۆ بەگژاچوونەوەی سەرمایە لەگەڵ ویستەکانی بێکارانی ئێمەی لە هەموو کەس زیاتر بێکار کرا و دەگونجێ و گونجاوە بۆ داکۆژیکردن لە مافەکانمان. دەبا کێشە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکانمان بکەینە کۆمەکی لێژەدان بە تێکۆشان لەسەر پابەندی بیمەی بێکاری و یەکسانی دانی کار بێجیاوازی ڕەگەز و هەواداری بیرروڕاو مەزهەب و نەتەوە پەرستی و هەتا دوایی دروستکردنی دەفتەری بێکاران و شوراکرێکارەکان بانگەشەی سەرکەوتنی مافەکانی ئێمەی خەڵکی بێکار و بێدەرەتان بێت. هاوڕێیان دەبێت ئەوە بزانین و لەبەر چاومان بێت دروستبوونی چەندین دەستگای وەک ئەفواج خەفیفە و استخبارات و ئەمن و مەپارەت خاسە و جێشی شعبی و سەربازی بە زۆر دیاردەی ڕادەبەدەری خەڵکی بێکاری وڵاتی عێراق و کوردستان بوو. هەروەها جێگیرنەبوونی خەڵکی بێکار لە دەوری چینایەتی و هەواداری بیری خۆجێرکردن لە ڕێکخراوبوون و بەگژاچوونەوەی سەرمایەداران دروستکەری چەندین حیزب و لەشکر و پرۆپاگەندەچی و بۆرجوازانەی دژبەچینی کرێکار و ئاواتەکانی بوون و ڕێخۆشکاری بوون بۆ گەیشتنی سەرمایە بە بەهەشتی سەرزەمینی و داخستنی دۆزەخی سوکایەتی و بە پیرۆدانی وزەی شانی مرۆڤایەتی بۆ خولیاکانیان. ئەمە لە کاتێکدا دانی سەرکار یاخود خستنە سەرکاری هەر دانی کار یاخود خستنە سەرکاری هەر کەس